ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم ئەڵقێم شوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر لایەنە دەستوریەکانی و هەروەها یاسایەکانی فرۆشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی عێراق لەسەر فرۆشتنی نەوت و غاز لەلایەن هەرێمی کوردستانەوە کۆمەڵێک شیکردنەوە ئەکرێ و کۆمەڵێک قسە و باسەکرێ لێرە و لەوێ لەسەر فرۆشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان کە ئاخۆ تا چەند لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەمە یاساییە یاخود نەخێر نایاساییە بۆیە لە ئێستادا دادگای باڵای فیدرالی عێراق هاتۆتە سەرخەت و دەیەوێت بە شێوەیەکی قانونی ئەم دۆسەیە بخاتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەند و وەزارەتی نەوتی عێراق بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان. هەمومان نەزانین لە دوای ساڵی 2007 هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە و ئێستاش هەوڵەکان ئەوەیە بە ئاراستەی و بەرهەمێنانی غاز لە هەرێمی کوردستان و فرۆشتنی ئەم غازە. هەرێمی کوردستان لە چوارچێوەی نەخشەی جیهانی بۆ نەوت و غاز شوێنێکی گرنگە و چاوی زۆربەی لایەنەکان و کۆمپانیا زەبەلاحەکانی دنیای لەسرە بۆی کە ببنە کڕیاری ئەم نەوت و غازەی هەرێمی کوردستان. بەڵام بیرمان نەچێت ساڵانی ڕابردووە ئێستاش لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی عێراقەوە کۆمەڵێک تەنگ و چەڵەمە بۆ ئەم مەسەلەی فرۆشتنی نەوتەی هەرێمی کوردستان دروست بووە. هەرێمی کوردستان چۆن نەتوانێت لە چوارچێوەی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالیە خۆی بگونجێنێت. بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی یعنی پاڵپشتن بەچی کە هەرێمی پابند کردووە کە بچێتەوە ژێر ڕکێفی حکوومەتی عێراقی و لەو چوارچێوەیەدا نەوتەکەی بفرۆشێم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە و ڕەهەندە یاسایەکانی ئەم بڕیارە و هەروەها ڕەهەندە یاسایی و دەستوریەکانی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاک مەلاشکور جێگیری سەرۆکی فراکسیۆنێکێتی لە مەلاکەریم بورتخوا مەلاکەریم شکور داوای لێبوردنەکەم کاک مەلا لە ئەنجومەنی نوێنەران بەخێر بێ کاک مەلا سپاس دەکەم کاک مەلاکەریم. ئەی بۆ نمونە ئێستا تا دادگای باڵای فیدرالی عێراق لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم ینی کۆمەڵێک بڕیاری دەرکرد کە هەرێم پابند دەکات جارێکی دیکە بە هەمانژی لەگەڵ بەغدا نەوتەکەی بفرۆشێت. بەڵام ئەمە کاردانەوەی زۆری لێکەوتوتەوە کاردانەوەکان بە ئاراستی ئیجابی بە ئاراستی سلبی زۆرێک پێی خۆشەوە زۆرێکیش بە دژایەتی قواری هەرێمی کوردستانیە بینن بەگشتی منەمێ جارێک خوێندنەوەی بەڕێزت بۆ ئەم بڕیاری دادگای باڵای فیدرالی بزانی. زۆر سپاس. ئەمە پێشەوەی بین ڕێی خۆمان لەسەر بڕیارەکە بدەین بڕیارەکەی دادگای فیدرالی عێراق. من پێم خۆشە هەم شتێک لەسەر دادگای فیدرالی عێراق چییە و چۆنەوە هەم نیزامی فیدرالی لە دنیا چۆنەوە لای ئێمە و نیزامی فیدرالی لە عێراق چۆن دروست بووە گەر بکرێ من بە کورتی لەسەر دادگای فیدرالی عێراق بڵێن یا سڵتەی قەزایی لە عێراقا لە کۆمەڵێک دادگا پێک دێت کە ئەوانە مەجلیسی قەزای عەلایە محکەمەی تەمیزە بڵێن دادگای فیدرالیە محکەمەی ئیداریە و هەیئەی ئیدعای عام هەیە ئەمە پێڵێن سڵتەی قەزایی لە عێراقا. سەبارەت بە دادگای فیدرالی عێراق لە ڕووی دەستوریەوە باڵاترین دادگایە لە ڕووی دەستوریەوە مەسەن دادگای ئیداری لە ڕووی ئیداریەوە بەدەسڵاتەوە مەجلیسی قەزای ئەعلا مەسئولی بڵێن محاکمەکانە لە محکەمەی ئیستئناف و ئەوانەوە محکەمەی تەمیزی شەیە ئەمەش بۆ خۆی بە هەمان شێوە هەیئەی ئیدعای عامیشەیە ئەمانە بۆ خۆی سڵتەی قەزایی لە عێراق پێکێنن. محکەمەی ئیتیحادیە دادگای باڵای فیدرالی لە عێراقا لە کاتی خۆیە لە کاتی قانونی ئیدارەتی دەوڵەتە بۆ ئەو مەرحەلەی ڕاگوزەرە کە پێم وابێ لە مانگی هەشتی 2004 تا مانگی دەی 2005 ئەوەشە بۆ خۆی قانونێکە کە ئێمە هەندێک جار پێڵێن قانونەکەی بریمەر بەوە دروست بووە تایسە دادگای فیدرالی عێراق بە مادەی سیە بە ئەمری سی پێ ئەڵێن لەو محکەمەیە دروست بووە هەرچەندێک لە دەستوری عێراقیە ئەوە هاتووە لە مادەی 92 هاتووە و کە دادگای باڵای فیدرالی عێراق چۆن دروستەکرێ ئەڵێ کە دەستەیەکی سربەخۆی مالی و ئیداریە و دوایی ئەوە دیارریەکە کە کارەکانی چۆنە و لە مادەی 93 دەستوری عێراقیشە بە هەمان شێوە اختصاسەکانی دیارریەکە اختصاسەکانی دەستوری هی ئەم دادگایە و ئەڵێت ینی ئەمە لە کۆمەڵێک قازی و لە کۆمەڵێک فقەهای قانون و خوبەرای فقی ئیسلامی پێک دێت. ئەمە لە ماوەی ڕابردوو لە ساڵی 2000
بیستویە کە تا ڕادەیە پەچی کەوت ئەم محکەمەیە نەیانتوانی جارێکتر بە پێی ئەم مادەی 92 دەستوری عێراقیە دۆرێکیان خانەنشین بوو بەڵێ کێشەی بۆ دروستبوو نەیانتوانی تەشکیلی بکەن بۆیە ئێستەشی پێوە کە چەند کەسێکیان هێنایە پێشەوە و تا ئێستەشی پێوە لەسەر ئەوەی قانونی ئیدارەی دەوڵەت بۆ مەرحلەی انتقالیە وتمان مادەی 92 تشکیلی ئەو هینە و ئەبێ بە دوو لە سەرسیەی دەنگی پەرلەمانی عێراقی پێک بێت ئەو دادگایە و دەسڵاتەکانشی دیارریەکە لە مادەی 93 یەکێ لە دەسڵاتەکانی ئەوەیە تەفسیری نوسوسە دەستوریەکانەکە یعنی تەفسیری دقە دەستوریەکانەکە یعنی باڵاترین دەسڵاتە کە تەفسیری دقە دەستوریەکانەکە بۆیە بڕیارەکانی چۆنەڵی بە عەربی پێڵێن باتە یعنی لە ڕووی قانونیەوە قەتعیە قابلی تانە لێدان نییە بە هیچ شێوەیەک ئەوە بڕیاری بڵێن ئەوە دادگای و لە نۆ کەس پێک هاتووە نۆکە دوانی کووردە و ئەوانی تردوانی سونەیە باقێکی تری شیعەیە و ڕیسەکەشی بە هەمان شێوە جاسم محەممەدە کە ڕیسی دادگای باڵای فیدرالیە و کۆمەڵێک اختصاسی هەیە ئەرو اختصاسی ئەوانەیە بڵێن مەسلەی هەڵبژاردن ئەبێ ئەو دادگایە بڕیاری سەردا کە بینیمان لە ئەخیرا بڕیاری لەسەر داوتی ئەم هەڵبژاردنێکی ڕاست و دروستە و بۆ هەمان شێوە هەر قانونێ دەرەچیە لە عێراقا ئەو مراقبەی ئەو قانونەکە ئایا لەگەڵ دەستوری عێراقیە دێت و یانایەتەوە ئەوە شێکی لە اختصاسەکانی شیکردنەوە بۆ دقە دەستوریەکان ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمەکان و لە بڵین لە نێوان دەوڵەتی فیدرالی ئیتیحادیە دروستە بێ ئەوە محکەمەی باڵای فیدرالی ئەوانە هەموو مادەم باسی دادگاکات کرد من حەزەکەم ینی کورسیاریکە بکەم لەسەر ئەم دادگایە ڕاستە وەکو جەنابتەڵی لە دوای ساڵی 2023 و 2004ەوە بە بڕیارێکی بریمەر ئەم دادگایە دامەز 2004 بە قەتعی لەو کاتۆ دامەزراوە بەڵام ینی ئێمە ئەم ساڵ زۆر جۆمان لە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی بوو ینی هۆکاری چییە ئەم ساڵ ئەم دادگایە بەم ئەکتیڤیە هاتۆتەوە مەدان و قسەی هەیە لەسەر سەررجەم ینی بابەتەکان لە عێراقدا و قەراری قەتعەیە لەسەر بەڕاستی کاکمەلە بەڵێ بەداخەوە ینی دەستوری عێراق هەندێک مادەی تایە مادەکان تەمومژاویە ینی مادەکان شتەکان یەکلا نەکردوێتەوە هەرچەندێ ئەوە لەوانەیە نیەتیشی لە پشتەوە بێ لەم ڕۆژانە ئەگەر گوێت لێبوو بێ فایقزیێدان داواکە ئەڵێ با دەستوری عێراق هەموار بکرێتەوە لەبەرەوەی مادە دەستوریەکانی زۆر وازح نییە بۆ نمونە لە مادەی هەفتاتوە کە ئەبێ یەکەم دانیشتنی پەرلەمان کە بۆ بڵێن دانیشتنی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەبێ بە دوو لە سەرسێ بێت دەنگەکەش بە دەنگیش بە دوو لە سەرسێ بدرێ لەوێ لە ڕاستیە دوو مەجموعە دروست بوون یا دوو تەرەف دروست بوون یەکێ لەوانە ئەو هینەی کە لەم دوایە ئەمری خوای کرد ئەوەی عێراق ڕێی وا بوو ئەیود دانیشتنەکە بە دوو لە سەرسێ نابێ بە نیوە زایدێن یەکە بێ و دوایی ئینجارە پێویستەکە بۆ دەنگدانەکە دوو لە سەرسێ بێ ڕێی تریشە بوو مەجموعەی خەڵ لە کورسانای کێلوانە یوسف محەممەد بوو ئەوید نا دوایی ئەمە چووە دادگای باڵای فیدرالی ئەمە یەک دوو سەبارەت بە هەندێک کێشەی تر هەیە بۆ نمونە یەکلاکردنەوەی کە پێڵێن الکوتلە النیابیە الأكبر عددا ئەوەی کە گەورەترین کوتلەیە تا ئێستا مەسەن لە ساڵی 2010 کێشە لەسەرەوە دروست بوو دادگای فیدرالی یەکلای کردەوە بەڵامی سەر ڕێی تریشیانەیە لەگەڵ ئەوە کاتە یەکلایان کردێتەوە ئێستا ڕێی ترەیە کە ئەوە بۆ خۆی کێشەی دروست کردووە بۆیە هەندێک مادەی دەستوری لە دەستوری عێراقا هەیە زۆر بەوازحی ناتوە و داوایان کردووە کە تعدیل بکرێتی لە پاڵەو تعدیلە ئێمەش زەرری تیاکەین کە مەبەستی خۆشیانە بێ بەڵام لەگەڵەوە محکەمەی ئیتیحادی داوای کردەوە کاتێکیش کە شتەکان ئەکتیڤترە بێ یا ئیشەکان ئەچێتە پێش ئەو کاتە لەوانەیە زیاتر پێویستکە مەسەلەکە ئەوەیە کاڵ ئێمە زەرری تیاکەین ئەگەر ئێمە بەم ناتەباییە لە بەغدابین هەرڵا بەدڵنیای زەرری تیاکەین چکە خۆت لە بەغداد و زانی ڕوتی ڕووداوەکان چۆنە ڕۆکاک مەلاکەریم توخوا بینە سەر مەسەلە دەستوری و یاسایەکان بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان وازانین لە دوای ساڵی 2007ەوە هەرێمی کوردستان خۆی چکار بەپی دەستوری ژوات ینی ئەتوانێت دوای ماوەیە هەرێمی کوردستان ینی نەوتی خۆی بفرۆشی و یاسایەشی دەرکرد بۆ ئەوەی کە نەوت و غازی خۆی بفرۆشێت و فرۆشتیشی ڕاستە کۆمەڵێک کێشە و گرفتووە دەنگ و چاڵەمە دروست بوو بۆ ئەمە و چەند جارێک ینی داوا لەسەر هەرێمی کوردستان تۆمارکە لەلایەن بەغداوە بە تایبەتی ئەوەی کە دادگای فەڕەنسا تا ئێستا ژێگلا نەبووتەوە
ئەمەی کە ئێستا دادگای باڵای فیدرالی عێراق لەسەر نەوت و غازی هەرێمی کوردستان ینی ئەم بڕیاری دەرکردووە پاڵپشتە بەچێ دەقێکی دەستوری لە دەستوری هەمیشەی عێراق بەڕاستی کاک مەلاکەریم لە نەسینەکە کە من لامە پاڵپشتە بە دەقی دەستوری ژمارە 112 کە بە تایبەتی 111 ئەوە تایبەتە بە نەوت اینجا 115 و 121 من دوای ئەوەی کە شتێک لەسەر دەوڵەتی فیدراڵی لەم دێمە سەری قسەی لەسەرەکەین ئەوە مەسەن لە ڕووی بڵێن دەستوریەوە ئەو دەقانە تا چەند یا چیتیایە ئەوانەی کە بڵێن لە نەتیجەی ئەوەی دادگای باڵای فیدرالی عێراق هاتووە طبعا دەوڵەتی فیدرالی کۆمەڵێک وڵات لە عالەمە ممارەسەی دەوڵەتی فیدرالیەکەن و دەوڵەتی فیدرالیش ئەوەیە کە مثلەن بڵێن لە ئەقلیمێک و لە دەوڵەتی مرکزی پێک بێت و هەم ئەقلیمەکە سڵتەی بڵێن تەشریعی و تەنفیزی و قەزایی هەیە و هەم دەوڵەتەکەش سڵتەی هەیە ئەمە جۆرێک لە ئاڵۆزی دروستەکە بەردەوام لە دەوڵەتە فیدرالیەکانە ئەمە هەبووە کە جۆرێک لە ئاڵۆزی بە تایبەتی لە دابشکردنی سامانی ئەقلیمەکانە جۆرێک لە بڵێن ئاڵۆزی هەبووە جۆرێک لە تەوەتور جۆرێک لە کرژی و ئەوانە لەبین ئەقلیمەکە و لەبین بڵێن دەوڵەتی فیدرالی ئیتیحادیا هەبووە ئەمەش لەسەر چی وەستاوە لەسەر وەستاوە دەوڵەتەکە چۆن دروست بووە دەوڵەتی فیدرالی بە دوو شێواز دروستە بێ یەکێک لەوانە بە شێوەی ئەوە دروستە بێت کە کۆمەڵێک دەوڵەت هەڵەوەشێتەوە و لە هەڵوەشانەوەی بڵێن پێڵێن تەفەکوک لە عەرەبیە لە هەڵوەشانەوەی کۆمەڵێک دەوڵەتە دەوڵەتێک دروستە بێ دەوڵەتی فیدرالی دروستە بێ وەکو ئەوەی لە بەرازیل وەکو ئەرجنتین وەکو مەکسی وەکو هەندێک لەو دەوڵەتانە وەکو ئەوەی لە کاتی خۆیان بڵێن رووسای قەیسەری بووە ئیتیحادی سۆڤێتی کە بۆ ئەو دەوڵەتە فیدرالیە ئەمە لایەنێکێتی وەلایەنێکی ترشی ئەوەیە بە شێوەیەک دروستە بێ بە شێوەیەکی بە عەرەبی پێڵێن ئینزیمام یعنی یەکگرتنەوە دروستە بێ یەکگرتنەوەش وەکو بڵێن ئەمریکایەکە لەو دەوڵەتانەیە کە لە کۆمەڵێک مەسەن ئەڵمانیا ئوسترالیا مەسەن بۆ نمونە لە دەوڵەتە عەرەبیەکانە کە دەوڵەتی فیدرالی هەبێ تا ڕادەیەک ئیماراتی عەرەبی هەیە و ئیسا عێراقیشەیە لەناو هەموو دەوڵەتە عەرەبیەکانە عێراقیشەیە کە ئەوە دەوڵەتی ئیتیحادیە بەڵام ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی بە کام ڕێگا دروست بووە کاریگەری لەسەر ئەوە هەیە سامانە سروشتەکان چۆن دابەشەکرێ بەڵام خۆی گەر بیتە سەر ینی بابەتی قسەکردن لەسەر هەرێمی کوردستان و دروستبوونی ئەم دەوڵەتە فیدرالیە لە عێراقا ینی هەرێمی کوردستان ئەمرێکی واقع دروستی ئەویش کە ینی لایەنە جوگرافی و نەتەوەیی و ئەو دیموگرافیایی کە هەیە لە ناوچەکەیە بەڕاستی ینی ئەمە خۆ عێراق نەهات ینی خێرمان پێ بکە ینی بە هەوڵ و ماندووبوونی کورد و سەرکردە سیاسیەکانی کورد و بەڕێکەوتن بوو لە دوای ساڵی 2023ەوە لەگەڵ لایەنەکانی عێراقی بە سوونە و شیعەوە بەڕاستی مەلاکەریم ئەمە وازحە ئەوە لە مادەی 117 دەستوری عێراقی ئاماژەی پێکراوە ئاماژەی پێکراوە دانی پیانەرا بەڵام ئێستا زۆرێک ئەم بڕیاری دادگای فیدرالی واخوێنەوە ئەڵێن ئەمە بڕیارێکی سەرف سیاسیە هیچ پەیوەندی بە یاسا و دەستورەوە نییە بەنابە دوای ئەبینیت بەڵێ من هێشتا شتێکم مابووتەوەی کەم دوای لەسەرەوە کاگاوڕا عێراق چۆن دروست بووە دەوڵەتی عێراق لە دوای 2005 چۆن دروست بووە کەیسە ئێمە دەستوری 2005 مانەیە ئایا لەوەیە کە دەوڵەتێک هەڵوەشاوەتەوە بڵێن ئەوە دروست بووە یا لە یەکگرتنەوەی چەند دەوڵەتێک ئەمە دوو ڕێی هەیە ڕێیەکەڵێ عێراق پێش قانونی ئیدارەی دەوڵەت و پێش ڕزگارکردنی دەوڵەتێکی موحەد بووە یەکگرتو بووە لە ئەنجام ئەوە دروست بووە و ڕێیەتریشەیە ئەڵێ نەخێوانیە پێشتر هەرێمی کورسان بووە و هەرێمی کورسان دەوری خۆی هەبووە و بڵێن دەوڵەتی بڵێن ئەقلیمێک بووە ئەڵێن بە ئینزیمامەکە دروست بووە کە ئەڵێن بۆیە لەو دەوڵەتانەی کە بەو شێوەیە بە ئەوەش دروستە بێ کە پێڵێن یەکگرتنەوە عادەتەن ئەقلیمەکان احتیفازەکەن بە هەنێک شتی خۆیانەوە و بەردەوام چاویان لە مەسلەی ئیستقلال و ئەوانەیە و نیزامێکی شەیە بۆ دابشکردنی داهات لەوانە ئەو دەوڵەتانەی کە بەو شێوەیە دروستە بێ ینی لە دابشکردنی داهاتەکە بەردەوام هەوڵەدەن بەشی زۆر یاوا ئەکرێت کە بەشی زۆر هی ئەوان بێ مەسەن بۆ نمونە لە ئیمارات لە ئیمارات تا ئیستا هەندێک لە بڵێن ئەقلیمەکان هەیە لە ئیماراتە تا ئیستا هەرچەنی ئەوە لە دەوڵەتی فیدرالیانیە بەڵام ئەوان بۆ خۆیان ئەندامن لە ئۆپک و لە ئەواپکش ئەندامن ینی لەو منەزەمەی کە سەرپەرشتی فرۆشتی نەوت و ئەوانەکە وەک دەوڵەتەکەی ئیمارات نا وەکو هینەکە ئەندامن وەکو ئەقلیمەکە ئەندامن کامەوەکو ئیمارەتەکان کە ئەمە نییە بەڵام ئەم نەتیجەی چییە نەتیجەوەیە کە ئەوان بەو شێوەیە دروست بوونە بۆیە ئەمە کاریگەری خۆی هەیە لە ڕاستیە لەسەر ئەوەی کە
دروستبوونی دەوڵەتەکە شێوەی دروستبوونی دەوڵەتەکە اینجا شێوەی ئابووری ئەو دەوڵەتە ئایا ئابووری ئەو دەوڵەتە تا چەند پشت بە نەوتە بەسێ و شێوەی بڵێن یەکە پێکاتەکان ئایا یەکە دووە سێیە چەنە ئەمانە هەمووی بۆ خۆی لەسەر ئەو مۆزوع ئەمانە پێوەرە بۆ ئەوەی بۆ دروستکردنی دەوڵەتی فێدراڵی و بۆ ئەوەی ئایا ئەقلیمەکە داهاتەکانی زۆر ئەبا یا بڵێن دەوڵەتە فیدرالی ئیتیحادیەکە ئەوە ئەیبا سەبارەت بە ئەمەی خۆمان لە ڕاستیە ئەو من لەبەردەستمایە ئەوانەی کە هەم مادە دەستوریەکانم لەبەردەسایە هەمیش بڵێن ئەوەی کە بڕیاری داوە محکمەی ئیتیحادی پشت بە کۆمەڵێک مادەی دەستوریە بەسێکی لەوانە مادەی ١٠٠ باس لە مادەی ١٠۰ مادەی ١٠۰ هاتووە چی کردووە هاتووە خۆی لە دەوڵەتی فیدرالیە اختصاصی ئەقلیمەکان دیاریە کرێ یا اختصاصی ئەقلیمەکان پێڵێن اختصاصی حەسری دیاری ئەکرێ باخەکەی تری بۆ مثلا دەوڵەتە ئیتیحادی فیدرالیەکەیە یا هی دەوڵەتە ئیتیحادی فیدرالیەکە دیاریە کرێ باقیەکەی ئەوەی کەماوەتەوە بۆ هەرێمەکەیە لە لای ئێمە لە عێراقا هاتووە لە مادەی ١٠٠ هەموو دەسڵاتەکانی حکوومەتی فیدرالی ئیتیحادی دیاری کردووە هی هەرێمەکە باقیەکەی بۆ هەرێمەکەیە دێنە سەریستە باقیەکەی بۆ هەرێمەکەیە لەم مادەی ١٠٠ دەستوریە بە هیچ شێوەیەک باسی ئەوە نەکراوە کە باسی نەوت نەکراوە باسی شتی ئەوەی کە پەیوەندی بە بڵێن هەرێمی کوردستانەوە بێ نەکراوە ئەوەی کە اختصاصی ئەوەیە مەسەلەن هی بڵێن هی دەوڵەتی ئیتیحادی فیدرالیە ئەوەیە کە مەسەلەن ئیتفاقیاتی نێودەوڵەتی معاهدات مەسەلەی بڵێن جنسیە مەسەلەی تا ڕادەیەک لەسەر بڵێن ئەوەی کە لێرە باسیەکە سیاسەی ئەمنی کە پەیوەندی بە جۆری دیفاع و هەیە لە عێراق چوارچێوەی عێراق ئەوەی کە پەیوەندی بە تا ڕادەیەک ئیحسا و تعدادی سوکانوی هەیە لێرە هەیە ئەوەی کە پەیوەندی بە مەشروعی موازنە و ئەوانەوە هەیە ئەمە لە مادەی ١٠٠ دەستوری عێراقیە کە نۆ بابەتە دیاری کراوە ئەم نۆ بابەتە ئەمە حەسری ئەی بۆ دادگاکەڵە ئیسینادەن بۆ ئەو قەرارە من سیرەکە لەوایە بۆی ئەڵێن ئێمە ئەمە بە هیچ شێوەیەک باسی کورد ناکەن بەڵام دوای هەندێ مادەی کە هەیە کێتە سەری ١١ و 215 ئەمانە باسی نەوتەکە بەڵێ خۆی لە ڕاستیە ئەوەی کە بە دەقیقی باسی نەوتەکە لە هەرێمی کوردستان ١١ لەگەڵ ١12 و لە مادەی 121 تا ڕادەیە هەندێک شت باسەکە ئەچینە سەری ئەگەر دەرفەت هەبێ ئێستا بۆ ئەوی بچینە سەری ئەمە مادەی ١10 کە باسیەکە لە بڵین ئەوەی قانونەکەی ئەوە هاتووە بڵین لە بڕیارەکەی دادگای فیدرالی هاتووە باسیەکە مادەی ١10 ئەوەیە کە بڵین دەسڵاتە حەسریەکەی دیاری کردووە کە دەسڵاتی حەسری دەوڵەتی فیدرالیە بۆیە باقیەکەی تری ئەبێ بۆ چێ بێ ئەبێ بۆ هەرێمەکە بێ لە مادەی 111 ئەڵێ نەوت مولکی هەموو شعبی عێراق بە هەموو ئەقالیم و محافەزاتەوە سیرەکە ئەوەیە کاکاوڕێ لە دەستوری عێراقیە لە بین محافەزات و لە بین ئەقلیمەکانە یەکسانیەک هەیە یعنی ئێمە هەرێمێکی لە چەند ئەقلیمێک لە چەند محافەزەیەک بێن لەگەڵ محافەزەکانی شایەکێ لە یەکێ لەوانەی کە بڵین لە دەستوری عێراقی تا ڕادەیەک ڕەخنەی لێگیرێ جیاوازی نەکردووە لە بین هەرێم لەگەڵ محافەزەتە لە هەر کوێ ناوی هەرێم هاتبێ محافەزات پێڵێ ئەوانەی کە لە چوارچێوەی هەرێما ڕێک نەخراونەتەوە هاتووە بۆیە بە هەمان شێوە ئەو ئیمتیازەیە هەرێم چی ئیمتیازێکی بێ ئەو پارێزگایانەی ڕێک نەخراونەتەوە هەمان ئیمتیازیان گرفتی بۆ هەرێم دروست کردووە ئەچیت گرفتی دروست کردو چکە ئێمە ناکرێت ئێمە هەرێمین و چەند محافەزەیەک لەم چوارچێوە ڕێکخراوانمانەیە حکوومەتمان بەڵام ئەوان یعنی کێشەکەی ئەوان ئەوەیە مەسەن نە سوڵتەی تەشریع هەیە نە سوڵتەی تەنفیزی هەیە نە سوڵتەی قەزایی هەیە نە دەستوری هەیە یعنی ئیقلیمی فیدرالی ئەمانەیە هەیە یعنی دەستوریەک هەیە بۆ خۆت بەڵامە بێ لەگەڵ دەستوری دەوڵەتی ئیتیحادیەکە بێتەوە بە هەمان شێوە مەسەن سوڵتەی یاسادانەر هەیە سوڵتەی جێبەجێکرد هەیە سوڵتەی دادوەریت هەیە ئەمانە لە محافەزاتە لە ڕاستیشا لە کاتی خۆیان هەنێک کێشە لەسەر ئەوە هەبوو لە مادەی 121 یا 122 باز لەوە کات بەڵام وەکو هەرێمەکان حیسابی بۆی کردە بەڵام لەگەڵەوەشە باشە ئێستا کە ئەڵێ ئەم نەوت و غازە و ئەم سەروەتە ینی بڵین نیشتیمانەی ژێرزەوی و سەرزەوی کاڵێ هەموو گەلی عێراقە هەرێمی کوردستانی ژیانی کەواتە بەپێی یاساوە بەپێی دەستور و دەقە نووسراوەکان کە هەموو عێراقەکان دەنگیان پیاوە مافی خۆیت ینی مامەڵە بکە بەم سەروەتەوە کە هەیە وایە نەکاک مەلاکەی کاگەوڕێ کێشەکە ئەوەیە وەکووتمان هەندێک مادەی دەستوری هەیە
مادە دەستوریەکان عادەتەن بە مەبدە دێ باش بە کورتی دێ ئەبێ قانونی پێ دەرچێ لە دەستورە شتێکی پێڵێن الامتناع التشريعي يعني امتناعکردن لە تەشریعکردنی قانون ئەمەشە هەیە يعني ئەمە گرفتێکە لە بڵێن دەوڵەتی فیدرالیە قانون يعني ڕێی ئەگیرێ یا چۆن بڵێن دەرناکری ئەو قانونە دەرناکری ینی پێویست بوو قانونی نەوتوغاز کە یەکێ لە کێشەکانی ئێمەیە لەگەڵ دەوڵەتی فیدرالی ئیتیحادیە هەبێ قانونی پێ دەرچایە کە قانونی پێ دەرچێ ئەو کاتە ئەمە بە مەبدە هاتووە ئەو کاتە ئێمە ئەمانزانی چۆن تەعاملەکەین و چۆن تەسەڕوفەکەین و ئایا ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێمە قانونی نەوتوغازەیە لە ساڵی 2006 یا حوتۆ لە کورسانە هەیە لەگەڵ ئەم مادە دەستوریانەیە کە گرێتەوە یاننا کێشەکە ئەوەیە محکمە ئیتیحادی خۆی تەفسیر بۆ ئەوواکە یعنی ئەو مختصە بۆی تەفسیر بۆەوەکە ئێمە هەچی بڵێن تەفسیرەکەی ئەو باشە تەفسیرەکەی ئەو تاو جێبەجێ بێ باشە ئێستا بەپی ئەم تەفسیری ئەو بێت ینی مافی فرۆشتی نەوتوغازی لە هەرێمی کوردستان سندوێتەوە هەموو مافێکی لێ سندوە نەک فرۆشتنی هەموو مافێکی لێ سندوێت بەڵێ تایسە لە عینەکە دوایەکی نەسەر بڵێ کەواتە لە مادەکانی کێە ئەڵەچی کاک مەلاکەری من حەزەکەم ینی بیتە سەر ئەوە باشە ئێمە لە مادەی 112 هەمانە مادەی 112 بە هەمان شێواڵەیە ینی لێرە لە مادەی 112 باس ئەوە کە ئەڵێ حکومە الاتحادیە لەگەڵ حکوومەتی ئەقلیمە پێکەوە ئەڵێ لەگەڵ حکوومەتی ئەقلیمە پێکەوە ینی لە دوو شوێن مەعە بەکارێنراوە ینی بە هاوبەشی ئەبێ ئەمە بکرێ ینی بە هاوبەشی و شتێک شەیە ئەوەی پێڵێن حقولی حالی و حقولی مستقبلی ئەوەشە بۆ خۆی شتی لەسەر هەیە ینی لەشیەکلا نەکردەوە بەڵام هێشتا مادە دەستوریەکە من بەڕێی خۆم ینی نوعی لە غۆموزێت تێ شتەکان یەکلا نەکردەوە بەڵام کێ خاوەن ئەوەیە و خاوەن دەسڵاتی ئەوەڵ وەخیرەکە یەکلاکاتەوە ئەوە محکمەی اتحادیە و هەرچی بڵێ وەکو گوتمان بڕیارەکانی بڕیاری کۆتاییە باشە تا هەرێمەڵێ ئەمە بە هیچ شێوەیەک ناچینە ژێرباریەوە ئەمە بەڵام آخر شتی ترمانەیە جگە لەمە کاک ئەوەیان کە ئێمە لێرە وتمان لە مادەی 114 اختصاصی مشترک هەیە لە اختصاصی مشترکشە ینی ئەوە هاوبەشە ئەو دەسڵاتە هاوبەشە هی ئێمە و هی حکوومەتی ئەقلیمەکە و هی حکوومەتی فیدرالیە لێرەش شتێک باس نەکراوەکە زەرری بۆ ئێمە بێ بەڵام لە مادەی 115 دەستوری عێراقیە شتێک هاتووە زۆر لە قازانجی ئێمەیە مادەی 115 ئەڵێ ئەوەی لە اختصاصاتی حاسری و لە اختصاصاتی مشترکە نەهاتووە لە کاتی دروستبوونی کێشەیە ئەولوێت بۆ قانونی ئەقلیم و محافەزاتەکانە یعنی لە کاتی دروستبوونی خلافە ئەوەی بڵێن وتمان لە مادەی 110 اختصاصە دەستوریەکانی دەوڵەتی ئیتیحادیاتوە لە مادەی 114 اختصاصە مشترەکان هاتووە ئەوەی کە لە اختصاصی حاسری دەوڵەتی ئیتیحادیە نەهات بێ و لە مشترەکەی هەرێمەکان ئەگەر خلافی لەسەر بێ ئەوە لە کاتی دروستبوونی خلافە بۆ بەرژەوەندی ئەقلیم و محافەزاتەکە خۆی ئەوە هەر ئەگەر بێتە سەرواکە ڕێگە چارەیە بەڕاستی ئەمە ڕێگە چارەیە ئەمە زۆر لە مەسلحەتی ئێمەیە بەڵام سەیرە ینی ئەو لێرە ئاماژەی بەوە کردووە بڵین ئەوەی محکمەی فیدرالی ئاماژەی بەوە کردو ئاماژەی بە مادەی 115 کردو یعنی 115 مادەیەکی دەستوریە ئەڵێ لە کاتی دروستبوونی خلافە أولوية لقانون الأقاليم والمحافظات الغير منتظمة في إقليم في حالة الخلاف بينهما يعني لكاتي خلاف يعني أما براستي يكي لو مادة دستوريانة كزول لبرجوندية ما ليرة كاكا ورباش ديك بلي هنديك لا عربة شوفينيغان زور رخنا لا هنديك لا مادة دستورية قرن يكي لو أنا أم مادة دستورية كألين شون أبيت لنظام فيدرالية شتيوانية شون أبيت لكاتي دروزبوني خلافة مثلا أقليم كان بتشو كسر بدولة مركزية بڵین تا ڕادەیە ڕێی ئەوان بەسەر ڕێی هینا ڕاجح بێ فەرز بکرێت ئەمە زۆر ڕخنەی لێگرن و مادەی دەستوری تریشمان هەیە لە ڕاستیە مادەی دەستوری بڵین 121 لێرە شەر عینی بە هەمان شێوە شتێک نەهاتووە کە بڵێن لە مادەی باشە کاگەی مەلاکەریم ینی ئەوە تا وازەحە وەکو جەناو داماژت پێدانی شیکردنەوەیکی زۆر ورد و ینی منتیقیانە و تا ڕادەیەک ینی یاسایانە شت کرد بۆ بابەتەکە منەمەوە پرسم ینی هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق بە پێی یاساکار پێکراوەکانی عێراق مافی فرۆشتنی نەوتی هەیە ئەمەی کێسە لی سندۆتۆ دادگای باڵای فدرالی ینی مۆزوعەکە ئەوەیە بەڵێ مۆزوعەکە ئەوەیە ناڵێم ینی بە پێی مادە دەستوریەکانە مادە دەستوریەکانی
ئەوەی کە لە دەستوری عێراقاتەوە ئەوەی کەیسە قسەمان لەسەری کرد تا ئەو وازان باسمادەی 130 کە 130 شتێ وایەتیانە ئەنی ئەمانە شتێکی تیان نییە کە بڵێن منعی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بەو شێوەیە نەفت بفرۆشێ بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی ئەو محکمەی ئیتیحادیە کە محکمەی ئیتیحادی ژوتمان ئەو قرارانەی کایدا قرارەکانی ینی مەجای مناقەشەیتیانە یا مەجای تاعنیتیانە و بڕیارەکە دەرەکەن بۆیە ینی ئیستا ڕێگا چارەیەکی تریش نییە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک تحکیمی دەولی و ئەوانە هەیە ئەمەشە بۆ خۆی لەوانەیە نەتوانێت یەک ڕێگا چاریکە هەیە کە زۆرێک لە چاودێرانی دۆخەکە ئاماژەی پێەکەن ینی بۆ نمونێ ساڵێن ئەمە دادگای باڵای فدرالی واڵن منواناڵم ئەڵێ دادگای باڵای فدرالی تۆپەکەی هەڵاوەتە ساحەی هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان هەڵێ ئەتوانێت بە شێوازێک لە شێوازەکان یاریشی دەستوری و قانونی لەگەڵ بەغا بکە نەک بۆ نمونە بە دەماریژی بڵێ ئێمە ناچینە ژێرباری ئەم بڕیارەوە ئەڵێ توانێت بێت شکاتکە لە حکوومەتی عێراقی لەسەرەوەی کە لە هەر لەم دادگای باڵای فدرالیە بێت بڵێت بۆ نمونە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق هیچ مافەشایستە و دارایی و دەستوریەکانی هەرێمی کوردستانیان نەیە لە ڕووی مادی هەروەها لە ڕووی معنەوی هەروەها لە ڕووی مادی 140 و ناوچەکێشە لە سەرەکان هەروەها لە ڕووی پێشمەرگە ئەخۆ ئەمانەش ینی هەرێمی کوردستان ئەتوانێت پێی پێبێت ئەتوانێت ئەگەر ئەتوانێت بۆ پێی پێ نابن و بۆ ناچنەمە بکەن بڵێ ئەتوانێت ئەوش بێت شکات بکە ئەتوانێت بێت لە محکمەی ئیتیحادی ئەوانەی کە جەنابەت باس کرد بێت سکاڵای لەسەر بنووسێ بەڵام ئەمەی کە ئیستا دەرچووە لە محکمەی ئیتیحادی ئەمە شتێکە قابلی گەڕانەوە نییە بەڵام ئەوە قابلی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بێت گفتوگۆ بکە ئەو عقدەکانیش هەڵەوەشێنێتەوە و ئەڵێ ئەوانەی کە لە ڕابردووە ئەو عقدانەی کە کراوە ئەو گرێبەستانەی کە کراوە ناردنی نەوت و لەوانەیە بتوانێت لە ڕێی دەوڵەتانەوە کە ئەگەر بۆ نمونە بەیانی هەرێمی کوردستان نەچێتە ژێرباری ئەوەی کە محکمەی ئیتیحادی وتوێتی بەیانی لەوانەیە لە ڕێگای دەوڵەتەکان و هەرچە نێوانش بۆ خۆیان بەرژەوەندی خۆیانی تایە ئێستا تورکیا بۆ خۆی بەرژەوەندی و زۆری نەوتی ئێمە لە ڕێی تورکیاوە ڕوا لەوانەیە هەنێکیش لە ڕێگای ئێرانەوە بڕە ئەوانش مەسلحەتی خۆیانی تیا هەیە بەڵام ئەمەی کە سەبارەت لەوانەیە تا ڕادەیە وا بکە حکوومەتی هەرێمی کوردستان بێت لەگەڵ حکوومەتی فیدرالی ئیتیحادیە دابنشن بۆ ئەوەی بەپێی ئەمەی کە ئێستا محکمە ئیتیحادەوەی کە محکمە ئیتیحادی وتوێتی هی ئەوە نییە بڵێ لی پەشیمان بنووشی لی پەشیمانبوونەوە نیە و ئەش بێت جێبەجێ بێت ئەش بێت جێبەجێ بێت بەڵام هەرێمی شەڵێ جێبەجێ ناکەن ئەگەر بڵێ جێبەجێ ناکەین یعنی کاکاوڕێ جێبەجێ نەکردن ئێمە بەشێکین لە ئەم دەوڵەتە فیدرالیە خۆمان بە ئارەزووی خۆمان هاتوین ئەو دەستورە بەشدار بووینە لە نووسینی دەستوری عێراق دەنگیشمان پێدا و کاتێک کە دەستوری عێراق نووسراوە وابزانم 12 ئەندامی کوردی تیا بووەوە کات کە نووسراوە مەسەلەن دوایی ڕەشنووسەکەی نووسراوە دوایی چۆتە مەجلیسی حکم و ئەوانە اینجارش دوایی ئێمە دەنگمان پێداوە ئەین تو خۆت ڕازی بوویتە بەوەی کە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا بۆ مەرحەلەیەکی زەمەنی تا چەند ئێمە بتوانین لە چوارچێوەی ئەو بڵێن عێراقا بمێنینەوە ئەمە بەڵام خۆی یەک هەنگاوی دیکەی ئیجابی کە ئەبینرێت لەم بڕیارەیە لە دوای ئەوەی کە بڕیارەکە دەرچوو یعنی بۆ نمونە ئەو تا ئەنجومەنی وەزیرانی عێراق کە کۆبوو ینی مستەفا کاظمی بڕیاریە کە بێن وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان هەماهەنگ بن بۆی کە دەرچەیەشی یاسایی بدۆزنەوە بە ڕێکەوتن ئەم کێشەیە چارەسەر بکەن و ئەمڕۆژ ئەین سەر کۆمار داوای کردووە کە دەست پێشخەریشی کردووە کە هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بێن ڕێبکەون و ڕێکەوتن بکەن ئێمانش خۆی لە خۆیە ینی مؤشری ئیجابیە بووە ئەم بابەتە بەڕاستی کاک خۆی خۆ شتی باشە مؤشری ئیجابیە و ئێمە ئەبێ بە ڕێکەوتن بەڵام ڕێکەوتن لەکوێ لە چوارچێوەی ئەوەی کە محکمەی فیدرالی بڕیاری لێداوە ئێمە بین ڕێککەوین و چۆن نەوت بفرۆشرێت و چۆن نەوت دەربکرێت لە هەرێمی کوردستان و چۆن بنێرێتە دەرەوە و واریدەکەی چۆن دابش بکرێت بەڵێ بەو شێوەیە بەڵام لە چوارچێوەی ئەو بڕیارەی کە محکمەی فیدرالی داوێتی لەو چوارچێوەیە دەرناچن و هەوڵەیە هەمومان هەر حیزبێ بۆ خۆی ڕێی خۆی هەبوو و بەیان نامەی خۆی هەبوو بەڵام ئەمەیان لە ڕۆ سیاسەکەەوە کاک هاوڕێ من وایە بینم تا ڕادەیە ئەگەر دەرچین لە بابەتە قانونیەکان کە قسەمان لەسەر کرد لە ڕووی سیاسیەوە من ئەیبینم مەسەلەن
ئەمە ئەم سکاڵایە لە 10 ساڵ پێش ئیشە لە ساڵی 2012 بۆ لەم تەوقیتەوە ئەمانە بکرێەوە بۆ بەم شێوەیە ینی ئەمە بخۆی ئەمە جەناب دۆکو جێگیری سەرۆکی فراکسیۆنێشێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی ڕەتان چیە لە ڕۆ سیاسیەکەەوە لەسەر ئەم بابەتە بەڕاستی کاک مەلاکەریم چۆ زۆر گرنگەوە لە ڕووی سیاسیوە ینی من وایە بینم کاک هاوڕێ بەڕاستی ئەمە تا ڕادەیەک کەمکردنەوەیە لە دەسڵاتی ئێمە و من شتێک هەیە لە دەوڵەتی فیدرالیە ئەوەیە کە کاتێک کە بڵین دەوڵەتە فیدرالیەکە دروستە بێ ئەقلیمەکان ینی ئەو ئەڵێ پێ ئەڵێ ئەمە تەوافقە لە بین نەزعی یەکگرتن و لە بین نەزعی ئیستقلالە بەم شێوەیە ینی ئەوەیە کە خەڵکی ئێمە لە هەرمی کوردستانە ئێمە خۆمان ڕازی بووینە بەوهینەوە ڕاستە لە لای ئێمەش لەوانەیە ئەو نەزعەیە هەبێ وەلای هەندێک لە بڵێن بەداخەوە ینی شۆڤینی عەرەبیش تا ئیسا قسە لەسەرەوەکەن ئەو بابەتە دەستوریانش کە یانەوێت تعدیلی دەستوری عێراق بکەن و ئەو بابەتە دەستوریانەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە و یەکێ لەوانە کە مادەی 150 قسەمان کرد یانەوێت تعدیلی بکەن یانەوێت وا بکەن کە هەمواری ئەوانە بکەن و ئەوانە لە مادە دەستوریەکانە نەیەڵن بۆیە من وایە ئەبینم ئەمە تا ڕادەیە بچووکردنەوەی ئێمەیە یا لێسەنەوەی مافی ئێمەیە بەردەوام ئەو سیراعە لە بین ئەقلیم و لە دەوڵەتە فیدرالیەکانە بەڵام لە دەوڵەتێک بۆ دەوڵەتێکی تر جیاوازە بەردەوام ئەوە هەیە بۆیە من ئەمە تا ڕادەیە بە بچووکردنەوەی ێزانم و لەوانەیە ئێمە خۆشمان تا ڕادەیە هۆکارین بۆ ئەو جۆرە شتانە چکە ئێمە یعنی تۆ سیرکە برادرانی پارتی ئەو تەحالوفەیانە کرد لەگەڵ بڵێن ئەو تەحالوفە سیەقۆڵیان کرد ینی ناکرێت ئێمە بین تەحالف بکەین بین هاوپەیمانی بکەین بە لێدانی یا بین هاوپەیمانی بکەین لەگەڵ کوتلەکانی ترا بە شێوەیە کە بێتە سەرێشە بۆ هەرێمی کوردستان و بێتە کێشە بۆمان بۆیە ئەمە تا ڕادەیە من وایە ئەبینم ینی ئێمە ئێستا لە مەرحلەیەکی لاوازین لە بەغاوە ئێمە نەمانتوانە ئەوەی کە بۆ کوردەوە ئەوەی کە پێویستە هەنگاویتیا بنین بۆیە ئەوانش ئەمە بە فرسەت دەزانن و ئەمە لێدانە لە ڕاستیە لە تەوافقی سیاسی و تەوافقی سیاسی کە نەمێنێ ئەوە یەکەم شتەکە ئێمە ئەیبینین ینی هەمویان متفقن لەسەرەوەی کە ئەمەیە دادگای باڵای فیدرالی کە بڕیاری لەسەرداوە هەمویان متفقن لەسەرەوەی کە ئەمە شتێکە ڕاست و دروستەوە پێویستە پیادە بکرێت تەنها کورد بە هەمومانەوە ئێمە بەوەی ئەزانین کە ئەمە تا ڕادەیە بچووکردنەوەی ئێمەیە و تا ڕادەیەک بڵێن لێدانە لە کورسان زۆرێک لە چاودێرانی دۆخەکەش وهایە بین ئەڵێن دوایەوەی کە هەرێمی کوردستان ویستی دەست بەرێ بۆ مەلەفی غاز و بیەوێ ینی غازی شەناردی دەرەوە بکات ینی بەغدا ئەمەی پێقوڵ نەکراوە بەجددی هاتە سەرخەت بوومە ئەمەیان تا چەند پەیوەندی ئەمەشە لە ڕاستە یەکێ لەو هۆکارانەیە یەکێ لەو فاکتەرانەیە کە ئەو جموجۆڵی کە ئێمە مەسەرەن ڕۆشتن بۆ تورکیا ڕۆشتن بۆ دەوڵەتەکانی تر دەوڵەتە عەرەبیەکان و فرۆشتنی غاز بەو شێوەیە کە ئیسا قسەی لەسەر کرێ لەگەڵ دەوڵەتە ئەقلیمەکان ئەمە بەخۆ یەکێکە کاگەڕێکێکە لەو هۆکارانە کە لە ڕاستیە وەکوتم تا ئێستا لە ناو بڵێن ئەندام پەرلەمانی عەرەبا لە ناو خەڵکی سیاسی عەرەبا خەڵکی زۆر شۆڤێنی هەیە کە چاویان بەوانە هەڵنایە و ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بتوانن واکەن تعدیلی ئەو دەستورە بکرێەوە واکەن تەواو هەرێمی کوردستان بچووکرێتەوە بۆیە ئەمەیەکێ لەوانەیە کە ئێستا هەست بەوا کرێ کە ئێمە لە یەک نزیک نین و هەست بەوا کرێت کە پەرتەوازەیەکەیەوە لەم ئانوساتێشە ئەم جموجۆڵە هەیە بەڕاستی ئەمە وەکو مؤشرێکە یا وەکو ئەوەی ئینزارێکە کە ئەدرێتە هەرێمی کوردستان بۆی بزانێت چۆن و لە چی چوارچێوەیەکە و حدودی ئێمە لە بڵێن هەرێمی کوردستانە تا چەنە و چۆنە باشە ئێستا زۆری کە ینی وایە بینن ئەڵێن ئەمە بۆ نمونە پاڵنەرێکە بێ بۆی کە لە داهاتوویشی نزیکە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەسەرجەم کوتلە و فراکسیۆنە جیاوازەکانەوە هەوڵی ئەوە بن کە کۆمەڵێک یاسای گرنگ هەیە کە پێویستە دەربکرێت بۆ عێراق و بە تایبەتیشێ لەو یاسانە کە یاسای نەوت و غازە دەربکرێت و ئەم کێشانە چارەسەر ئەبێت ئەمە ئەتوانین بڵین بێتە هۆکارێک ئەگەر دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردەوە بە تایبەتی فراکسیۆنە کوردستانەکان هەرچەنە یەکگرتوونین ئەگەر یەکگرتوو بنەوەی قسەتان هەبێ ئەتوانن ینی ببنە هۆکارێک بۆ زوو دەرچواندنی یاسای نەوت و غاز بۆ ئەم کێشانە بەڕاستی چارەسەر بێت لە نێوان هەرێم و بەغدا ئێمە
بڵین فراکسیۆنە کوردیەکان لە هەر سەردەمێکە تا چەند زۆریش بوو بێتین لە 65 ئەندامی پەرلەمان تێنە پەڕیە و ئێستش بەداخەوە ئەوەیە کە ئەیبینین لە عێراق بۆیە ئاسان نییە لەم زروفەی کە ئێمە تیاین و لەم زروفەی کە فراکسیۆنە کوردیەکانی تایە ئێمە هەوڵ بین بەڵام ئەم یاسایە بەگشتی بۆ تەمایی سەرێشە هەم بۆ کە دەرنەچوونی ئەم یاسایە دەرنەچوونی یاسای نەوتوغاز وە کۆمەڵێک یاسای تریشەیەکە بە هەمان شێوە بۆ تا سەر ئێشە لە بین ئێمە و حکوومەتی فیدرالی ئیتیحادیە ئێمە ئەبێ هەوڵی بۆ بدەین و وەکوتم ئەوەی کە هەیە لە دەستورە شتێکەیە پێڵێن ئیمتیناعی تەشریعی ئیمتیناعی تەشریعی کراوە بۆم ئیمتیناع تەشریعی کێشە لە بین هەرێم و لە بین دەوڵەتی ئیتیحادیە دروستەکە لەوانەیە لە وڵاتانی ترشابێ بەڵام یەکێک لە کێشە هەرە ئەساسیەکان کە لە بین ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ئەوەیە بۆ ئێمە ئەبێ هەوڵی جددی بدەین و ئەبێ هەموو توانای خۆمان بخینەگەر بۆی کاو یاسایە دەرچوو هەموو شتێک واضح هەبێ و هەموو شتێک و یاساکەش لە پەرلەمانی عێراق دەرەچی و ئێمە ئەبێ هەوڵی جددیش بدەین بزانین ئەو یاسایەت چۆن دەرەکرێت تا چەند لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نابێ ئەوەش هەن بە هەمان شێوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە یەکگرتوو بین و ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە ناوخۆمانە تا ڕادەیە وحدەی خۆمان پارێزین بەداخەوە ئەگەر نتوانین ئەوەشە بکەین بەڕاستی مەرحلە دوای مەرحلە و لەیان شتی دردێتە پێشکە موازنەیە و شتی ترە پێویستەکە ئێمە یەک دەنگمیتە ئەگەر یەک دەنگ نەبین خەڵکی هەرێمی کوردستان زەرری زۆر گەورەیەکە وڵا کاک مەلا لەسەر ئەم قۆناغ بە قۆناغی کە جەنابە داماژەی پێیەکەی و ئەو شتە مەترسیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و قاواری هەرێمی کوردستانە بێتەوە خەڵک ئێستا لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی و لە دوای کاردانەوەکانی بە تایبەتی هەرێمی کوردستان کە زۆر بە توندیانی لەسەر بڕیارەکە قساکە و ئەڵەن پابندامین پێوەی یعنی خەڵک ترسی لێ نیشتۆ بەڕاستی لە ڕووی ئەوەی کە بۆ نمونە بەغا کاردانەوەی توندی هەبێ وەکو لە دوای ڕیفراندۆم و بینیمان ئاسمانمان لێ داخا دەواازەکانمان لێ داخا پارەمان بۆنە نێرێ ئەی بۆ نمونە ئەو پشکی کە ئێسای نێرێ 200 ملیارە ئەوە ژۆ بڕێر چەنە ئەمڕۆ وەستێنراوەی نازانین بە چه هۆکارێک بێ پێشبینیتان چییە بوو خوێندنەوەتان چییە بووەوە ینی ئەو مەترسی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە جێی خۆیەتی کاکاوڕە من جارێکی تڵەڕێم ئێمە خۆمان ڕازی بووین کە بەشێک بین لەو دەوڵەتە ئەتیحادی کە لە ساڵی 2005ەوە دروست کراوە دەستورەکەی نووسرایەوە خۆمان پێی ڕازی بووین بەڕاستی ئەبێ ئێمە لە چوارچێوەی دەستورە تەعامل بکەین و ئەبێ ئێمە هەوڵ بگەین کێشەکانمان لە بەغایەک لا بکەینەوە ئەبێ بەغا بە هەمومانەوە بکەینە سەنگەری ململانێمان ئەبێ دیفاع لە مادە دەستوری و مادە قانونیەکان بکەین ئەوەی وەکو باسم کرد لە دەستورە چەسپێنراوە بە تایبەتی هەندێک مادە هەیە و مادەی 115 کە باسیەکەن زۆر لە بەرژەوەندی ئێمایە مادەی 121 هەندێک شتیتایە زۆر لە بەرژەوەندی ئێمایە بەڵام نەمانتوانێت ئێمە لە ڕابردووە نەمانتوانێت شەڕەکەمان لەوەیە ترسی خەڵکی لە جێ خۆیەتی چکا بینێ ئێمە لەسەر پۆست لەوێ شەڕەکان بەردەوامە بەڵام ئەو بابەتانەی کە بڵین ئەبعادی نیشتیمانی و نەتەوەی هەیە چی لە داهاتوە بۆ نمونە مەسەلەی میزانیە مەسەلەی میزانەیەکە لەو شتانەیە کە ئێمە لە داهاتووی نزیکە دێتە پێش من تەسەورەکەم مەسەلەن ئەوەی کە هەموارکردنی دەستوری عێراقی بەیانی کە بێتە پێش هەموارکردنی دەستوری عێراقی وەکەوەی وتم هەندێک کەس هەیە هەر بەوە نییە باوەڕی بە دەوڵەتی مرکزیە باوەڕی بە دەوڵەتی فیدرالی هەر نییە تعدادی سوکانی سەرژمێری گشتی یەکێک لەو شتانەیە کە ئێمە ئەبێ لەم خولەی پەرلەمانە قسەی لەسەر کراوە ئەبێ لە ساڵی 2022 یەکلاب بێتەوە سەرژمێری بکرێ ئەم سەرژمێریش بۆ خۆی ئەتوانین بیکەنە بابەتێکی سیاسی کە ئێمە زەرری گەورەی لێ بکەین یعنی ئەبێ بزانین ئەگەر ئێمە یەکگرتو نەبین و لەگەڵ ئەوەی کە یەکگرتوش بین مەبدەئی تەوافق بێ جێبەجێ بکەین چکە ئێمە کەمینەین ئێمە لە 120 نیمان لە 120 کەمترین و ئەگەر بەپێی ژمارەی کورسیەکانمانش بێ لەوە کەمترین ئەگەر ئێمە تەوافق نەکەین و ئەگەر لە مەبدەئی تەوافق بووین لەوانەیە ینی لەسەر مەبدەئی زۆرینەوەوانە قسە بکرێت لەوانەیە کورد بێتە کەمینەیەکی کەم و ئەو تا زۆرینەی نیشتیمانی ئەم پەنگانەی بەدووە خۆی ئەوەیە لە ڕاستیە زۆرینەی نیشتمانی ئەوەیە کە ئەو بەزمانەیە بەدواوەیە و خەڵکی ئێمە زەرریلەکە و خەڵک لە هەرێمی کوردستان ئەو مەترسیەکە لە جێی خۆیەتی وە هەر شتێک بێتە پێش ماوە دوای ماوە هەندێک شت دێتە پێش ئەو کاتە ئێمە بۆمان دەرەکەوێت کە ئەگەر یەکگرتوو بین موحد بین خۆمان لە ناویەکە و مەبدەئی تەوافق دەستی پێوە بگرین تەوافقی سیاسی دەستی پێوە بگرین کە عێراق لەسەر ئەو بنەمایە دروست بووە و دەستوری عێراقی لەسەر بنەمای تەوافق نووسراوەتەوە یعنی ئەو کاتەی کاتنە دەستوری عێراق بنووسنەوە ئەوە هیچ کوردی تیا بووە بەشێک لە سونەکان ئامادە نەبوونە بریتانیەکان و ئەمریکیەکان هاتوون داوایان کردو ئەبێ
عەرەبی سونەش ئەبێ نوێنەری عەرەبی سونە لە دەستورە ئامادە بێ بۆ نووسینەوەی ڕەشنووسی دەستور و دواتریش بۆ ئەوەی کە دەنگی لەسەر بدەن بۆ ئەوەی ئەمە شێوەیەکە لە تەوافق یعنی ئەم وڵاتی ئێمە وەکو هەندێک لە وڵاتانی دنیا کە پێکاتەکەی وایە و طبیعەتی وڵاتەکەی ئێمە وایە ئەم وڵاتی ئێمە بە تەوافق چێتەڕێەوە و وڵاتێک نین لە ڕاستیە قۆناغی زۆر باشمان لە دیموکراسیا بڕی بێ و پێویستمان بە مەبدەئی تەوافق من پێ وایە تا 10 ساڵی تر تا 15 تا 20 ساڵی تر لەوانەیە لە وڵاتە تو پێویستی بە مەبدەئی تەوافق بێ بەڵام زەرمەندی یەکەم کە ئێمە دێن مەبدەئی تەوافق ئەخەینە لاوە لەسەر زۆرینەوەوانە قساکەین ئەوە ئێمەی کوردین کە باجەکەی کاک مەلاکەریم ئەمە وەکو دوا پرسیاری ژەگەر هەڵە نەبم لە بڕیارەکەی دادگەی باڵای فدرالیە لە دوای کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاماژەکە بۆی کە نابێ قوت و مافی هاوڵاتیان هەرێمی کوردستان بکەوێتە نێوان ئەم ململانیانەی لە نێوان هەرێم و بەغدایە هەیە تەسەڕم وایە لێرە ئاماژەی پێکردووە و بەیاننامەکەی ئێمە شۆکو بەیاننامەی بڵین یەکێتی نیشتمانی کوردستان بە هەمان شێوە قسە لەسەرەوەکە ئەڵێ ئەبێ بڵێن مادە دەستوریەکان دەسی پێوە بگیرێ و نابێ بڵێن بەرژەوەندی خەڵک و قوتی خەڵک کرێتە قوربانی ئەوە و تەسەورم وایە لەوێش ئاماژەیەکی پێکراوە کە بەرژەوەندی خەڵک بپارێزرێەوە بەڵام کاتێک ئەڵێ ئێمەش ئیستحقاقی هەرێمی کوردستان هەرێن بەڵام لە کاتێکە ینی ئەوەی تێخستووە یا ئەگەرێکی تێخستووە بڕیارەکەی دادگای فیدرالی ئەلێ لە کاتێکە کە هەرێمی کوردستان ئامادەی جێبەجێکردنی ئەوانە بوو ئەو کاتە ئێمە ئیستحقاقی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە ئەنێرین هەرێمی کوردستان. برای بەڕێزمان کاک مەلاکەریم شکور جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ بەشداربوون لە بەرنامەی پانۆراما سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.